پرۆژەی ئارتفرۆش و ڤیم میدیا لە دامەزراوی ڤیم خوڵێکی بێبەرامبەر بە ناونیشانی میکئەپی سینەمایی بە سەرپەرشتی دیزاینەری میکئەپ بەرزان عیسمەت ئەکەنەوە. ئامانج لێ زیادکردنی لێ هاتووی و کارامەیی گەنجان و بەرەمەندانە لە بواری هونەر و سینەمادا بە مەبەستی بەدەستێنانی پسپۆڕی شارەزایی خولی میکئەپی سینەمایی کە بنەمایەکە بۆ گۆڕین و دروستکردنی کارکتەری جیاواز بە جۆرێک لە ڕێگەیەوە بینێت بتوانێت هەست بە ڕەنگ و بیرۆکە و کۆنسێپتی ڕووداوەکان بکات. ڕێژنە ڕزگار لەوبارەیەوە زانیاری زیاتری لایە. سلااوان لەبێ ئەم کاتتان باش پرۆژەی ئارفۆش و ڤیم میدیا لە نێو دامەزراوی ڤیمدا خولێکی بێبەرامبەری میکەپی سینەمایی بۆ کۆمەڵێک فێرخوازان کردوتەوە. دیارە ئەم خولە لە پێناو برەودانە بە بواری میکەپ و بە تایبەت لە بواری سینەما و فیلم سازیدا. لێرە کۆمەڵێک فێرخواز لە خولەکەدا ئامادەیان هەیە و ئەم خولە لەلایەن بەڕێز مامۆستا بەرزان عیسمەتەوە دەوترێتەوە کە بەڕێزیان شارەزای بواری میکەپی سینەماین. من بەڕێز ڕەبەن عیزەت لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی ئەم خولە لەگەڵ بەڕێزیانە ئەنجام دەدەین. ڕەبەنگیان سلااوت لەبێ ئەم کاتت باش. ئامانجتان لە ڕێکخستن یاخودکردنەوەی خولێکی میکەپی سینەمایی چی بوو و ئەم خولە تا چەند کاریگەری هەیە لە کاری فیلم سازیدا؟ سەرەتا زۆر بەخێربن. تاوان پرۆژەی ئارتفرۆش وەکو هەموو خولەکانی تر و هەموو کار و چالاکیەکانی تری بە بەردەوامی بە دوای ئەو کلێنانەیە ئەگەڕێت کە با بڵێن بۆشایەکی دروست کردووە یاخود بە کۆمەڵێک بابەت ئێمە هەڵ ئەبژێرین کە ئەم بابەتانە بابەتی سەرەکین بابەتی گرنگن لە ژیانی ڕۆژانەی هەر تاکێکی کە لە ناو کوردستانە ئەژی بە دڵنیاییەوە خولەکانی ئێمە خولی جیاوازن. ئەم خولی ئەم جارەمان میکەپی سینەمایی یەکێکە لەو خولانەی کە بەڕاستی پێویستێکی زۆر گرنگە بە تایبەتی لە بواری سینەما. بۆیە پرۆژەی ئارتفرۆش و ڤیم میدیا بڕیاریان ناکە ئەم خولە بکەنەوە. ئەم خولە بە بەشداری سی فێرخواز بەشدارن لە ناو خولەکەیە. من پێم خۆشە باسی ئەوە بکەم کە سەرەتا ئەم خولە فۆرمەکەیمان بڵاو کردەوە. تەبعاً ئێمە هەر خولێک کە ئیکینەوە لە ڕێگەی فۆرمەوە ئێمە بەشداربووان وەرئەگرین. کۆمەڵێک پرسیارەکان دائەنرێت لە ناو خولەکەیە لە ناو فۆرمەکەیە و بەپێی ئەوە بەشداربووان هەڵە سەنگێنرێت. زیاتر لە 100 فۆرممان بۆ هاتووە بۆ ئەوەی ئەو فێرخوازانی کە ئارەزووی ئەویان کردووە لە ناو کۆرسەکەیە بەشدار بن. بەڵام بە بۆنەی ئەوەی کە ئێمە توانیمانە تەنها با بڵێن کۆمەڵێک کەس وەربگرین و ئێمە سنوورێکمان هەیە بۆ ئەوەی کە ئەو کەسانی وەرئەگیرێن لە کۆمەڵێک لایەنی هەم کاتەوە بێ هەم پرۆدەکتەکان بێت یاخود شێوازی تێگەیشتنی تەلەبەکان بێت لە مامۆستاکە. بۆیە لەو عەدەدە زیاتر ناتوانین وەربگرین. بۆیە سی فێرخواز بەشدارن لە خولەکەیە. وەک بەڕێزیشت باست کرد خولەکە لەلایەن زۆر بەڕێز مامۆستا بەرزان عیسمەتەوە ئەوترێتەوە کە ئەزمموی 18 ساڵ کارکردنی هەیە لەم بوارەیە. بەلای ئێمەوە گرنگە کە کۆمەڵێک فێرخواز پێ بگەیەنین. تەمەنەکەیان گرنگ نییە لە چ تەمەنەکان لەبەرەوەی ئێمە کار و چالاکیەکانمان بە بەردەوامی بۆ هەموو چین و توێژ و هەموو تەمەنەکانە. تەمەن خاڵی سەرەکی نەبوو لەلای ئێمە تەنها ئەوەی کە ئێمە بتوانین سوودێک ببەخشین بۆ فێرخوازانی کە بەشدارە بن و بتوانن لە داهاتوە ببنە خاوەنکاری خۆیان. چونکە ئەگەر ئێمە دیقەت بین لە ناو دنیای سینەمایە بە تایبەتی لە کاتێکا ئێستا ئێمە لە ڤیم میدیا فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلمان خولی دووهەم بەڕێوە ئەچێت و لە ئێستا ئامادەکاری بۆ ئەکرێت. کەلێنێکی زۆر گەورە هەیە لە بواری میکەپی سینەماییە کە زۆر کات لە دەرەوەی کوردستان و زۆر کات لە دەرەوەی عێراقیش کەسانی مختص ئەهێنن بۆ بوارە بۆ ئەوەی میکەپی سینەمایی بۆ فیلمە یاخود درامای ڕکلامێک بکات. بۆیە ئێمە هەستمان بە پرسیارەتی کرد لەم ڕوانگەیەوە و بڕیارمانیا کە خولێکی لەم جۆرە بکەینەوە بە هیوای ئەوەی کە هەم دەستی کار زیاتر بکەین لەناو ئەم مەجالەیە و ئەو کەسانشی کە بەشدارە بن لە داهاتوە بەو بڕوانامەیە کە پێیان ئەبەخشێرە لایەن پرۆژەی ئارتفرۆش و ڤیم میدیا و بتوانن کاریان دەست بکەوێت و ببنە خاوەنی داهاتی خۆیان. دەستان خۆش بێرە بەنگیان زۆر سپاس ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە لێرە چەندین تەمەنی جیاواز بەدی ئەکرێت لەنێو ئەم خولەدا. هەروەک ڕەبەن عیزەتین باسیشی کردا لە ئێستادا فستیڤاڵی کورسە فیلمی مۆبایل بەڕێوە دەچێت لە شاری سلێمانی. ئەمە دەبێتە دەرفەتێکی زۆر باش بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت لە مەجالی سینەمادا کار بکەن دەتوانن لە ڕێی ئەم خولانەوە زیاتر ئاشنا بن بە ئەو بوارە گرنگانی بواری میکەپ. وەک ئەبینین ئێستا بەڕێز مامۆستا بەرزان سەرقاڵی میکەپە و سەرقاڵی وانەوتنەوەی خۆیەتی و کەمێک لە کاتێکین. مامۆستا سلااوت لەبێ ئەم کاتەوە باش. پێم خۆشە باسێک لەوە بکەین بە چ تەکنیکێک ئێوە ئەمڕۆ لێرە فێرخوازەکانتان فێرەکەن و وانەکان لەلایەن بەڕێستانەوە دەوترێتەوە. سڵاو بەخێر بن. خۆشحاڵم کە ئەمڕۆ ئێوە لێرن. سپاس بۆ ڤیم کە توانی ئەم هەلە ناوازەیە بڕەخسێنێ بۆ ئەوەی کە هەندێک گەنج بێنە ناو کایی گریمسازیەوە. بێگومان فیلمی کوردی
درامای کوردی شانۆی کوردی لە ڕووی گرنگسازیەوە شانۆیەکی هەژارە درامایەکی هەژارە سینەمایەکی زۆر هەژارە لەبەرەوەی کە کاتێک گەڵین سینەمای کوردیە بێت تۆ کادری باش دەبێت لە کامێرێ لە دەنگە لە جلوبەرگە لە دیکۆرە مەسەلەن لە ماکیاژە وەکو هینێکی سەربەخۆ هەموو ئەمانە ئەبنە کایەکی باش بۆی کە تۆ شتێکی دەبێت پێوترێ سینەمای کوردی واتە سینەمای کوردی ئەبێ گەنجانی کورد بەدەستی خۆماڵی دروست بکرێت نەگەوەی کە تورکێک یان فارسێک بێ بۆ تۆ سینەمات بۆ دروستکە یا درەمات بۆ دروستکە. مامۆستاوەک دەبینین لێرە فێرخوازەکان بە شێوازی پراکتیکی و توێریش وانەکان دەخوێن و فێر دەکرێن ئێوە لێرە کام تەکنیکانە بکارێنن چ جۆرە ماکیاژێک فێری ئەم خوێندکارانە دەکرێن ئەم ئاڕاشتێکی ئێمە لێرە ئیشی پێەکەین زۆر باشە دوو بەشە بەشێکی هەیە نەظەریە بەشەکەی تری عملیە بێگومان هەمیشە عملی گونجاوترە بۆەوەی کە ئەو کەسەی کە ئەوێت فێری پیشەیەک بێ بێگومان هەمیشە ئەوەی کە دەست و پەنجە تیای بەشدارە نەک بە تەنها وشە بێگومان کاریگەری زیاتر و بەهێزترە بۆی کە کەسی بەرامبەر فێر بێت ئێمە ژەمڕۆ کاکە حەمە بە خۆشحاڵیەوە بۆتە مۆدل ئێستا ئێمە دەموچایمان کردووە بە دوو بەشەوە لە بەشێکیانی هینمان بۆ کردووە پاودەرێکی وشکمان بۆ کردووە بە ژمارەنۆ بێگومان لێرەشا ئەساسی بۆکەینەوە بە ژمارەی تەڕ بۆی کە مامزانن جیاوازی لا چیایە جیاوازی و کاریگەری وشک لەسەر تەڕ لەسەر پێستی ئەکتەرەکە چۆنە باسەکاتە ئێوە لێرە هەموو ئەو بابەتانە فێر ئەبن کە لە سینەمادا مەیکەپ بەکاردەهێنرێ بۆ نمونە بری نایەخود سوتاویە ئەو ڕووداوانن کە لە هاتو چۆدا بەکاردەهێنرێن فێری ئەو فێرخوازانە دەکرێن پاسیینی کرد مەسەری ڕووداوە کرد من دەقریبن 8 ساڵێک ئیشم کرد بۆ کەناڵی کورسات بەرنامەی شۆفێری هەمووانێک کە ڕووداوی ڕاستەقینەیە حیکایەتی خەڵکە ڕوویاوە ئێوە دروستان کردەوە و هەموو ئەو ڕووداوانەی کە لەو شاشێ تێپەڕیوە بە دەست و پەنجەی بەندەکراوە بە خۆشحاڵیەوە واتە هوەری ئارایشت هێزێکی کاریگەری هەیە بۆی کە بتوانین ڕووداوێکی گەرم دروستکەینەوە ئەگەر چی خوێن بێ سوتاوی بێ بریم بێ بێگومان هەموو شتانی کە تۆ باست کرد ئێمە لێرە بە عملی و نەزەری باسی یەکەین هەمووانی کە لێرە مواد بەکارێت لە ڕاستیە لەسەر ئاستی دنیا ئەو شتەی کە بەکارێت بۆ برینێک بۆ ڕیشێک بۆ سمێڵێک بۆ چوزانم بۆ تەقینەوەیەک بۆ شوێن فیشەکێک بێ لێرە ئامادەی هەیە و ئەوەی کە خوێندکارە ئەتوانێت بەکاری بێنێ دەستخۆش مامۆستاوەک دەزانین مەیکەپی سینەمایی کاریگەریەکی زۆری هەیە و فاکتەرێکی گرنگە لە نێو سینەمادا ساڵانە لە فێستیڤالە جیهانیەکاندا خەڵاتی تایبەتی پێبەخشرێ ئەم هونەرە تا چەند لە کوردستاندا بایەخی پێدراوە لە ڕاستیە زۆر لاوازە ئەوم پێشم وایە بۆیە ڤیم چاوی لەوە بووە کە سەران پەنجە بەرێ بۆم برینە و پێی وایە برینێکی زۆر کاریگەرە لەبەرەوەی کە ساڵانە لە کوردستان پارێکی زۆر ئەچێتە دەرەوەی هەرێم لە ڕێگەی فیلمێک بێ یا درامایەک بێ بۆیە گرینگە ئێمە هەندێک کچمان هەندێک کوڕمان توانای هەبێ کە حکایەتێکی کوردی هەیە بڕیارە دەست و پەنجەی من دروستی کا پاڵەوانەکە بۆ بێ کەسێک دە دروستی کە ڕەنگە لە لای من ئاشنا بێ مامە ڕێشە چیە شەید ئاسۆی دەلاک چیە شەید ئارام چێ ئەمانە ئاناسی نێمە حکایەتی ئێمن وەنیە بەڵام ڕەنگە ئەو بێت توێژینەوە کار لەسەر ئەو پاڵەوانە بەڵام هێشتا ئەوەندەی من عاشقی ئەو پاڵەوانە نییە کە ئەو پاڵەوانی منە وابێ من دروستی کەمەوە لە هەندێک شوێن ناتوانم وای لێ بکەم کە مەسەلەن تۆ زیاتر ئەو پاڵەوانت خۆش بێ نەکەوەی کە ڕقت لێ بێ یا پاڵەوانەکە ڕق بێت دەستەکان نەخۆش بێ بۆ هیواین بە هەوڵ ماندووبوونی بەڕێستان وەک مامۆستای پسپۆر لە بواری مەیکەپزاوە ئەم خوێندکارانی کە لە نێو ئەم خولشتا بەشدارن بتوانن لە ئایندەدا کاری زیاتر یاخود کاری باشتر لە نێو فیلم و کاری سینەمادا بکەن